کاتێک ئەمەمان کرد توانیمان وا لە کەنارێکە بکەین بە شێوەیەکی فەسلەجی کە هەست بەوە بکات بە قۆناغ دەرەجە حرارەت بەرز ئەبێتەوە، خواردنی باشتری هەیە، سەعاتی ڕووناکی بەرەو زیادبوون ئەڕوا. ئەو کەناریە فەسلەجی هەست بەوە ئەکا ئیترم کەنارێ بەرەو بەهارە چێت، ئەکەوێتە قۆناغی بەهارە و لە بەهاری شائیتروا ئەبێت کە بتوانێت جوود ببێت لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتەیە. ئەگەر ئێمە بەم شێوەیە بتوانین لەگەڵ کەنارەکانە کە ئێمە وا ئەکەین کە زۆربەی کات ئێمە 2 هەفتە لە ماوەی 2 هەفتە هەموویەکان هەمووی فول ئەبێت و نێریش بە تەئکیدی هەر پێش ئەوە فول بووە، چونکە نێر ئەگە زووتریش جای بکەیتەوە و بەتەنیا بێت یا لەگەڵ نێریکە بێت فول ببێت هیچ کێشەیەک نییە، چونکە کێشەی مێ ئەوەیە کە فول بوو هێلکە ئەکات، بەڵام نێر هیچ کێشەیەکی نییە. لەبەرەوە لە ماوەی ئەو 2-3 هەفتەیە کە پێی ئەڵێن قۆناغی ئامادەکردن ئەوێ خواردنی باش بیرێ بە مێکان کە کالیسیۆمی زۆر بێت، ئەبێ خواردنی باش بیرێ بە نێرەکان کە وای لێ بکات زیاتر هێلکەکان تەلقیح بکات و کە ئەوەمان کرد و دوای ئەوە کە کەنارەکان لە قۆناغی ئامادەبوو ناگەیشتنە ئەوەی مێکان هەمووی فول بووبن، مێکان بەجا ئەتوانین بیان خینە قەفەزەوە و هێلانە و پوشیان بۆ دابنین. ئەو کاتە مێکان هەچ کاتێک دەستیان کرد بەوەی کە دەست بکەن بە هێلانە چنین، کە دەستیان کە بە هێلانە چنین بە شێوەیە کە هێلانە بچنێت نەک پوشەگیاد و پێش پشخاتە ناو هێلانەکەوە، ئەو کاتە یەکسەر ئەو نێری کە بۆمان داناوە ئەتوانین بیخینە لای و ئێمە بەو شێوەیە ئەچینە ناو قۆناغی جوودبوونەوە کە باسی یەکەین.